ئەهلی بەهەشت دەڕۆنە بەهەشتەوە، بێگومان براکانیان خوشکەکانیان لە دۆزەخدان، کۆمەڵێکیان لە دۆزەخدایە. ئینسان بێتاقەتە بێ بووی دڵی چۆن دەڵێ ژان دەکا بۆ ئەهلی دۆزەخ، ئەوانەی کە موسڵمانن دەڵێن پەروەردگارمان، ئەوانەی کە ئەهلی بەهەشتن. بۆی ئینسان ئەگەر برادەری باشی هەبێ بۆ دنیا و قیامەتی سوودی باشی لێ دەبینێ بە ئیزنی خوا. دەڵێن پەروەردگارمان براکان و خوشکەکانمان لەگەڵ ئێمەدا ڕۆژوویان دەگرت، لەگەڵ ئێمەدا نوێژیان دەکرد، لەگەڵ ئێمەدا کردەوەی چاکیان دەکرد، ئێستا لە دۆزەخدان. ئەی پەروەردگار با ئێمە تکا و شەفاعەتیان بۆ بکەین بۆی لە دۆزەخ ڕزگاریان بێت. برای دڵسۆزت هەبێ، خوشکی دڵسۆزت هەبێ، بێگومان لە ناو بەهەشتیشا تۆی لەبیر ناچێ. بەس ئەگەر هاوڕێ و خوشکی خراپت هەبێ، کەسی خراپ لەگەڵ تابێ، خوشکی بەڕێزم برای بەڕێزم، بێگومان خۆی لە دۆزەخدا و هیچی پێ ناکرێ و تۆش لە دۆزەخا جێگیر دەکات. پەروەردگارە ئەوان لەگەڵ ئێمەدا عیبادەتیان دەکرد، ئێستا لە دۆزەخدان. خوای گەورە دەفەرمێ بڕۆن، هەر کەسێک لەوانەتان ناسی، ئەوانەی کە ئێوە دەیناسن بڕۆن لە ئاگری دۆزەخ دەریانکەن. سبحان الله. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم شوێنی سەجدەبردن و نوێژەکانیان، شوێنی دەستنوێژ ئاگری دۆزەخ نایسووتێنێ. خوای گەورە حرامی کردووە لەسەر دۆزەخ دەموچاوی ئەو کەسانە بسووتێنێ کە دەستنوێژیان گرتووە، سەجدەیان بۆ خوا بردووە. بۆیە نوێژەکانت بە جوانی بکە، شوێنەکانی دەستنوێژ بە تایبەتی دەموچاو خوای گەورە حرامی کردووە دەموچاویان بسووتێ. ئەوانەی کە دەڕۆن لە بەهەشتەوە دەیان ناستنەوە چونکە دەموچاویان نەسووتاوە. ئەو دەموچاوەی کە ئیتر ئایا دەموچاوەکەی دنیاە شێوەیەتر ئێمە نایزانین، بەڵام گرنگ ئەوەیە دەزانن ئەمە فڵانەوە فڵانە. بەڵێ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم دێن ئەوانەی کە بەهەشتین بەبێ ئەوەی ئاگر زەرەریان پێ بگەێنێ، تەماشا دەکەن براکان و خوشکەکانیان، ئاگر هەتا ئەژنۆ و خوار ئەژنۆیان هاتووە لەناو ئاگردا. بە فەرمانی خوا ئەوانەی کە دەیناسن هەمووی دەرەکەنە دەرەوە بە ئیزنی خوا. تەمان یەک کەسێک ئیزنی خوای لەسەر نەبێ دەرناچێت. خوای گەورە خۆی دەزانێت کێ شایستەی دەرچوونە بە شەفاعەتی ئیمانداران. بەڵێ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم فيخرجون خلقا كثيرا، خەڵکێکی زۆر لە ئاگری دۆزەخ دەرئەکەن ئەو ئیماندارانە. بۆیە منیش دەڵێم هەمووشمان پێویستە بە یەکتری بڵین ئەگەر چوونە دۆزەخەوە لە بیرمان مەکەن. خواگە کەوتینە دۆزەخەوە بۆی تاوانەکانمانەوە، فڕێ دراینە ناو ئاگری دۆزەخەوە لە بیرمان مەکەن. ئەگەر ئێمە چوونە بەهەشتەوە ئینشاڵڵا ئێوە لە بیر ناکەین. بەڵێ خوای گەورە فەرمووی ئەوەی کە دەیناسن بڕۆن لە ئاگری دۆزەخ ڕزگاریکەن، دەریکەنە دەرەوە لە ئاگری دۆزەخ.